سڵاو هاوڕێیان من ڕەندەم زۆر خۆم بە خۆشحاڵەزانم کە ئەمڕۆ لە پرۆگرامێکی زۆر جیاواز و ناوازە لەگەڵتانە بم بێگومان بە یارمەتی هاوکارانم بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی دێکۆمنتاری لەسەر هەسارەکان و کۆمەڵی خۆری خۆمان و ناساندنیان بەوردی و زانینی زانیاری لەسەریان بە زمانی ڕەسەنی کوردی کە ئەمە زیاتر جێ خۆشحاڵیمانە کە بتوانین خزمەتێکی بچووک بە هاوڵاتیانی خۆشەویستی خۆمان بگەێنین. کۆمەڵەی خۆری ئێمە گەڕێکێکی گردوونیە کە لەگەلە ئەستێرە ڕێگای شیری هەڵکەوتووە و هەروەها لەلایەن خۆرەوە لەنگەری گرتووە. خۆر ئەو ئەستێرەی ناوەندی کۆمەڵەی خۆری ئێمەیە و بۆ بوونی ژیان لەسەر زەوی زۆر گرنگە. تۆپێکی گەورەیە لە گازی گەرم و درەوشاوە کە بە پلەی یەکەم لە هایدرۆجین و هلیۆم پێکاتوە. ڕاکێشانی بێ ئەندازەی خۆر هەسارەکانی ناو کۆمەڵەی خۆرمان لەوانەش زەوی لە خولگەی دەوریدا دەهێڵێتەوە. وزەی خۆر لە ڕێگەی پرۆسەیەکەوە دروست دەبێت کە پێی دەوترێت یەکگرتنی ناوکی کە لە ناوکەکەیدا ڕوودەدات. لای گەرمی و پەستانی بەرز لە ناوکدا دەبێتە هۆی ئەوەی ئەتۆمەکانی هایدرۆجین پێکەوە یەک بگرن و هلیۆم دروست بکەن و بڕێکی زۆر وزە لە شێوەی ڕووناکی و گەرمیدا ئازاد بکەن. ئەم وزەیە لە شێوەی تیشکی خۆردا گەرمی و ڕووناکی پێویست بۆ ژیان لەسەر زەوی دابین دەکات. بەرهەمی وزەی خۆر ئەوەندە فراوانە کە هەموو زیندەوەران دەپارێزێت و شێوازەکانی کەشوهەوا دەباتە پێشەوە و پشگیری لە پرۆسەی فۆتۆسێنتێز دەکات و لە ڕووەکەکاندا کە ئەمەش بنەڕەتیە بۆ بەرهەمێنانی خۆراک. خۆر تەبەنی نزیکەی 4.6 ملیار ساڵە و نزیکەی 5 ملیار ساڵی ژیانی ماوە پێش ئەوەی پەرەبستێنێت و ببێتە زەبەلاحێکی سوور و لە کۆتاییدا ببێتە کۆتەرەیەکی سپی. ڕۆڵێکی گرنگی هەیە لە گەڕان بە دوای بۆشایی ئاسمان و فەلەک ناسیدا. چاودێریکردنی خۆر یارمەتی زانایان دەدات لە دیاردە جۆراوجۆرەکان تێبگەن لەوانە بڵێسەی خۆر و پەڵەی خۆر و بای خۆر کە کاریگەری لەسەر کەشوهەوا و بۆشایی ئاسمان هەیە و دەتوانێت کاریگەری لەسەر تەکنەلۆژیەکان لەسەر زەوی هەبێت. بەگشتی خۆر هێزێکی ناوەندی دینامیکیە لە کۆمەڵەی خۆری ئێمەدا. هێز دەدا بە ژیان و ڕێنمایی جوڵەتەنە ئاسمانەکان دەکات. 8 هەسارەی گەورە بە دەوری خۆردا دەسوڕێنەوە. لە نێوانیاندا زەوی بەشێکی سەرەکی گردوونی ئێمەیە وەک تاقیگەیەک بۆ دۆزینەوەی زانستی و پەنجەرەیەک بۆ گەڕان بەناو گردووندایە. هەروەها گوتمان 8 هەسارە بە دەوری خۆردا دەسوڕێنەوە کە 4 لەوانە بەردین و 4ەکەی دیش لە گازن. یەکێک لەو 4 هەسارە بەردینیە ناوی زاوەیە واتە عەتاروت بە ئینگلیزی دەبێتە مێرکوری. نزیکترین هەسارەیە بەخۆرەوە و کە پلەی گەرمەکەی لە ئاستێکی خێرادا دەگۆڕێت واتە بە ڕۆژدا دەسووتێت و پلەی گەرمەکەی دەگاتە 430 پلەی سەدی و بە شەودا زۆر سارد دەبێتەوە و دەگاتە 180 پلەی سەدی ژێر سفر. بەرگە هەوای عەتاروت زۆر تەنک و ناسکە چەندین کانی بە بایەخی تێدایە کە بۆتە هۆی ئامانجێکی سەرنجڕاکێش بۆ گەڕان. تایبەتمەندیەکانی ڕۆیت عەتاروت بریتین لە دەشتە فراوانەکان، تاشە بەردە بەرزەکان و حەوزێکی گەورە بە ناوی کالۆریز پلانیتیا. زاوە بچووکترین هەسارەی کۆمەڵەی خۆری ئێمەیە کە بە پاڵەوانە بچووکەکە ناسراوە و بەکەمی بۆتە جێی سەرنجی زانایان. نزیکترین هەسارێ لە خۆرەوە هەر چەندە ڕەنگە بچووکترین بێت بەڵام پڕە لە ڕاستی سەرنجڕاکێش کە وای لێ دەکات ناوازە بێت. عەتاروت هەسارێکی بەردینیە هاوشێوەی زەویە بەڵام زۆر بچووکتر. بیهێنە بەرچاوت تۆپێک بە قەبارەی مانگەکەمان هەست بە بچووکی قەبارەی زاوە دەکەیت سەرەڕای قەبارەکەی بەڵام بە شێوەیەکی باوەڕ پێنەکرا و چڕ و پڕە. ئەمەش واتە شتێکی زۆر لە ناو چوارچێوەی بچووکیەکەیدا کۆ بۆتەوە. ڕووی زاوە تەواو سەرنجڕاکێشە کە بە کۆمەڵێک چاڵدا پۆشراوە وەک چاڵەکان لەسەر ڕێگاکان بەڵام بە قەبارەیەکی هەسارەیی. ئەم چاڵانە بەهۆی پێکدادانی ئەستێرە بچووک و دوورە پەرێزەکانەوە دروست بوون کە لە ماوەی زۆر دوور و درێژدا پێکهاتوون. هەروەها دەشت و بەردێکی فراوانیشی هەیە کە دیمەنێکی ناڕێک و سەرنجڕاکێش بە هەسارەکە دەبەخشێت. عەتاروت خۆشەویستی خۆرە
لە هەموو هەسارێکی تری کۆمەڵەی خۆرمان لە نزیکەوە خۆر لە باوش دەگرێت. ئەمەش واتە بەڕاستی گەرم دەبێت بە تایبەتی لە ڕۆژدا کە پلەکانی گەرما دەتوانێت بەرزتر ببێتەوە بۆ ئاستی گەرمای فڕنێک کە کولێرەی تێدا دەبرژێنرێت. بەڵام ئەوەی جێی سەرسوڕمانە دەتوانێت لە شەودا لە ڕادەبەدەر سارد بێت چونکە زاوا هیچ کەشێکی نییە بۆ ئەوەی گەرماکە بخاتە تەڵەوە. بە پێچەوانەی دەبی عەتاروت بەرگە هەوایەکی ئەوتۆی نییە بیهێنەرە بە چاوی خۆت کە تۆ لەسەر هەسارەیەک بیت و کە هەوای تێدا نەبێت. ناتوانیت هەناسە بێت یان کۆلارەیەک بە هەوادا بکەیت. بەرگە هەوای تەنک تەنکی جیوەیی بە شێوەیەکی سەرەکی لە تەنەلکەکان پێک دێت کە لە ڕووی خۆیەوە دەردەچێت، بەڵام ئەوەندە تەنکە کە وەک ئەوە وایە بە هیچ شێوەیەک گەردیلەی تێدا نەبێت. زاوە کەمێک خێراترە کاتێک باز لە خولانەوەی دەکرێت. تەنها نزیکەی 59 ڕۆژی زەوی دەبێت بۆ تەواوکردنی یەک خولانەوە بە دەوری خۆیدا. بەڵام لێرەدا بەشە خۆشەکە ئەوەیە نزیکەی 88 ڕۆژی زەوی دەخایەنێت هەتا بە دەوری خۆردا دەسوڕێتەوە، واتە ساڵێک تەواو دەکات. کەواتە بە سادەیی بڵێین ڕۆژێک لەسەر زاوە یەک خولانەوەی تەواو کورتترە لە ساڵێک لەسەر زاوە یەک خولگە بە دەوری خۆردا. زاوە یان مێرکوری کێڵگەیەکی موگناتیزی هەیە، ئەمەش بۆ هەسارێکی ئاوا بچووک کەمێک سەرسوڕهێنەرە. زانایان پێیان وایە کێڵگە موگناتیزیەکەی بەهۆی ناوکی ئاسنینی تواوەی هەسارەکەوەیە دروست دەبێت. ئەم کێڵگە موگناتیزیە لاواسترە لە زەوی، بەڵام هێشتا ئەوەندە بەهێزە کە چەند کاریگەریەکی سەرنجڕاکێش دروست دەکات. زاوە یان مێرکوری کێڵگەیەکی موگناتیزی هەیە، ئەمەش بۆ هەسارێکی ئاوا بچووک کەمێک سەرسوڕهێنەرە. زانایان پێیان وایە کێڵگە موگناتیزیەکەی بەهۆی ناوکی ئاسنینی تواوەی هەسارەکەەوە دروست دەبێت. ئەم کێڵگە موگناتیزیە لاواسترە لە زەوی، بەڵام هێشتا ئەوەندە بەهێزە کە چەندین کاریگەری سەرنجڕاکێش دروست دەکات. سەرەڕای سیفەتە سەرنجڕاکێشەکانی مێرکوری سەردانکەری زۆری نەبووە، تەنیا یەک گەشتی ئاسمانەی بە ناوی مێسنجەر لە نزیکەوە لێکۆڵینەوەی لەسەر زاوا کردووە. مێسنجەر یارمەتی زاناکانیدا کە زۆر شت دەربارەی ئەم هەسارە بچووکە بزانن، لە تایبەتمەندیەکانی ڕووی زاوە هەتا کێڵگە موگناتیزیەکەی. بە زیاتر پێشکەوتووبوونی تەکنەلۆژیا زانایان هیوادارن زیاتر لێکۆڵینەوە لەسەر ئەم هەسارێ بکەن و نهێنەکانی بدۆزنەوە. ڕەنگە زاوە ئەو کوڕە بچووکە بێت لە گەڕەکە گەردوونیەکەماندا، بەڵام چیرۆکێکی گەورە هەیە بۆ گێڕانەوەی لە ڕۆژە سووتێنەرەکانیەوە هەتا شەوە سات و سڕەکانی، لە نهێنەی کێڵگە موگناتیزیەکانیەوە هەتا ڕووبەرێکی بەردین و بە چاڵدا پۆشراو. مێرکوری هەسارێکی ناوازە و سەرنجڕاکێشە کە شایەنی سەرنجی کەمێک زیاترە. ڤینۆس دووەم هەسارەی نزیک لە خۆرە. ئەم هەسارەیە قەبارە و پێکاتەی لە زەوی خۆمان دەچێت، هەر بۆیە وەکو هەسارەی دەستە خوشکی زەوی ناسراوە. ڕووبەری ڤینۆس بەردینیە و بەگرکانە فراوانەکان و ناوچە بەرزەکان و کانیاوە گرنگەکان ناسراوە. بەهۆی گەرمی زۆر و پەستانی بەرگەهەواوە هیچ ئاوێک لە شێوەی شلەیدا تێدا نییە. ڤینۆس زۆر بە هێواشی و بە ئاراستەی پێچەوانەی زۆربەی هەسارەکانی تر بە دەوری خۆیدا دەسوڕێتەوە. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە ڕۆژ و شەوێکی زۆر درێژی هەبێت. ڤینۆس زۆر جار بە هەساری خوشکی زەوی ناو دەبرێت. جوانێکی سەرسوڕهێنەری لە ئاسمانی شەوانماندا هەیە. دووەم هەسارەیە لە خۆرەوە و هەندێک لێکچوونی لەگەڵ ماڵەکەی خۆماندا هەیە، بەڵام هەندێک جیاوازی سەرنجڕاکێژی هەیە کە وای لێ کردووە بەڕاستی ناوازە بێت. ڤینۆس وەک کارکتەری پڕ لە نهێنی وایە لە کۆمەڵەی خۆرەکەماندا کە بە هەوری ئەستووردا پۆشراوە کە لە ئەسید سۆلفریک دروست کراون. پەردەیەک بە دەوری هەسارەکەدا دروست دەکەن، ئەمە ژوا دەکات بینینی ڕووی هەسارەکە قورس بێت. بیهێنەرە بەرچاوت کە هەوڵ دەدەیت لە پەنجەرێکی تەماییەوە چاوێک بخشێنیتەوە کاتێک هەوڵ دەدەیت لە دوورۆ چاودێری ڤینۆس بکەیت. ڤینۆس لە ڕادەبەدەر گەرمە،
لە فڕنی پیتزا گرمترە. ئەم گەرمایە سووتێنەرە بەهۆی کاریگەری گرمخانەی هەڵهاتوویەوە. لە کاتێکدا زەوی بەرگەهەوایەکی ئارام و خۆشی هەیە کەشەکان بە باشی دەهێڵێتەوە. بەرگەهەوای ئەستووری ڤینۆس گەرمی دەگرێت و دەبێتە هۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما. وەک ئەوە وایە لە ناو بەتانێکی زۆر گەرمدا خۆت بپێچیتەوە و نەتوانی خۆت ڕزگار بکەیت. ڤینۆس کەمێک جیاوازترە کاتێک باس لە خولانەوەی دەکرێت. زۆربەی هەسارەکان بە زەویەوە لە ڕۆژئاوا بۆ ڕۆژهەڵات دەسوڕێنەوە، بەڵام ڤینۆس بڕیاری دا یاخی بێت و لە ڕۆژهەڵاتەوە بۆ ڕۆژئاوا دەخولێتەوە. ئەم ئاڕاستە پێچەوانەیە پێی دەوترێ خولانەوەی پاشەکشە و ئەمەش کەسایەتی چەقپەستووی هەسارەکە زیاد دەکات. هەتا ئێستا سرت بەرز کردوتەوە بۆ ئاسمانی ئێواران و ئەستێرەیەکی درەوشاوت بینیوە کە دەدرەوشێتەوە؟ ئەوە تەنیا ڤینۆسە. زۆر جار پێی دەوترێت ئەستێرەی ئێوارە، چونکە دوای ماوەیەکی کەم لە ئاوابوونی خۆر یان پێشهەڵهاتنی دیارە. ڕووناکیەکەی لە ڕنگدانەوەی تیشکی خۆرەوە سەرچاوە دەگرێت. بە پێچەوانەی هەندێک هەسارەی ترەوە ڤینۆس هیچ مانگێکی نییە و سیستمی ئەڵقەیی نییە. وەک سەماکارێکی تاقانە وایە لە باڵی گەردووندا. بەڕەوشتەوە بەبێ هیچ هاوڕێیەک بە دەوری خۆردا دەسوڕێتەوە. ئەم سادەیی سۆز و خۆشەویستی ڤینۆس زیاتر دەکات کاتێک بە بێدەنگی بە بۆشایی ئاسماندا دەخلیسکێت. زاناکان کەشتی ئاسمانیان ناردۆ بۆ گەڕان هاوشێوەی ئەرکی ماگێلان کە بە بەکارهێنانی ڕادار نەخشەی ڕووی هەسارەکەی داناوە. ئەم ئارکانە زۆر شتیان لەبارەی ڤینۆسەوە ئاشکرا کردووە، لە دەشتە گڕکانیەکانیەوە هەتا شاخە بەرزەکانی. تێگەیشتن لە ڤینۆس یارمەتیمان دەدا زیاتر دەربارەی بارودۆخی هەسارە جیاوازەکانی کۆمەڵەی خۆری خۆمان بزانین. سێهەم هەسارەی بەردینی نزیک لە خۆرەوە زەوی خۆمانە. زەوی تاکەتەنی ئاسمانیە کە پاڵپشتی ژیان دەکات، ژینگەیەکی هەمە چەشن و ئۆقیانوسەکان و کەشێکی لەبارە بۆ زیندەوەران. زەوی ماڵی مرۆڤایەتیە و بارودۆخە ناوازەکەی وای لێ دەکات ببێتە هەسارێکی سەرنجڕاکێش و بەنرخ لە کۆمەڵەی خۆرەکەماندا. زەوی شوێنی جۆراوجۆری دەوڵەمەندی ژیانە، لە وردە زیندەوەرانەوە هەتا ئیکۆسیستەمی ئاڵۆس، لەگەڵ دارستانە باراناویەکان و هەتا بیابانەکان، بوونی ئاویشل و کەش و هەوای مامناوەند. زەوی دەکاتە جیهانێکی ناوازە و بەنرخ لە کۆمەڵەی خۆرەکەماندا. پرۆسە دینامیکەکانی لەوانەش خولی ئاو و خولی کاربۆن بەشدارن لە پاراستنی ژینگەیەکی سەقامگیر کە لەبار بێت بۆ ژیان. زەوی ماڵە خۆشەویستەکەمانە لە بۆشایی ئاسمان، هەسارێکی تایبەتە و پڕە لە شتی سەرسوڕهێنەر. سێم هەساری بەردینیە لە خۆرەوە و لە مەودای گونجاودا بۆ پێکاتنی ژیان. گەر لە بۆشایی ئاسمانەوە سەیری وێنەیەکی زەوی بکەین، تۆپێکی جوانی شین و سەوز دەبینین. شین زەریاکانە و سەوزیش خاکەکەی کە بە دارستان و بیابان و شاردا پۆشراوە. وەک گەوهەرێکی سەرسوڕهێنەر وایە کە لە ناو فراوانی گەردووندا هەڵدەفرێت. ئەوەی زەوی تایبەتتر دەکات ئەوەیە کە پژیانەوە تەقیوەتەوە، لە مێرولەی بچووکەوە تا فیلی زەبەلا، لە گوڵی ڕەنگە و ڕەنگەوە تا دارە بەرزەکان. هەسارەکەمان گۆڕەپانی یاریکردنە بۆ هەموو جۆرە زیندەوەران. ئەو هەوایی هەناسەی پێدەدەین، ئەو ئاوەی دەیخۆینەوە و ئەو خواردنەی دەیخۆین. هەموو شتێک لەسەر زەوی دێت. کەش و هەوای زەوی دڵخوازی ژیانە، زۆر گەرم نییە، زۆریش سارد نییە. ئەمەش بەهۆی بەرگەهەوای زەویەوەیە، بەرگەهەوایەکی ئارام لە دەوری هەسارەکەدا یارمەتی پاراستنی ئێمە دەدات لە تیشکی بەهێزی خۆر و پلەی گەرمی بە ئاسوودەیی بۆ ڕۆک و ئاژەڵ و ئێمە دەهێڵێتەوە. ئێمە تەنیانین لەسەر زەوی، ماڵی خەڵکی وڵاتە جیاوازەکان و بە زمانی جۆراوجۆر قسە دەکەن و کەلتوری جیاوازیان هەیە. لە شاخە بەفراوەکانەوە هەتا کەناراوەکان، هەمومان پێکەوە ئەم هەسارە باوەڕ پێنەکراوەمان هەیە. زۆر گرنگە ئاگاداری ماڵەکەمان بین،
هەروەک چۆن ژوورەکانمان بەڕێک و پێکی دەهێڵینەوە پێویستە زەوی پاک ڕاگرین، ڕیسایکلین بکەین، چاندنی دار و بەرهەمهێنانی وزە بە شێوەیەکی ژیرانە بەکاربێنین. ئەم ڕێگەیانە دەتوانن یارمەتی دەربن لە پاراستنی هەسارە نایابەکەمان بۆ نەوەکانی داهاتوو. زەوی زیاترە لە تەنیا بەردێکی گەورە لە بۆشایی ئاسماندا، ماڵە ئارامەکەمانە و کە پڕە لە ژیان و جوانی و هەمە چەشنی. با ئەم هەسارە سەرسوڕهێنەرە بە نرخ بزانین و گرنگی پێ بدەین، چونکە هیچ شوێنێک نابێت وەک ماڵی خۆمان بۆ حەسانەوە. مەریخ چوارەمین هەسارە و دواهەمین هەسارەی بەردینی نزیک لە خۆرەوەیە. مەریخ ڕەنگێکی مێلە و سووری هەیە و هەر بۆیەش بە هەسارە سوورەکە ناسراوە. هەسارەیە جێگای بایەخی گەڕانی زانستی دەستگاکانی گەرد و ناسیە و بواری ئەوەی تێدایە کە لە ڕابردوودا هەڵگری ژیان بووبێت. بەڵگەکانی دۆڵی ڕووبار و بنی دەریاچە کۆنەکان ئەوە دەردەخەن کە ئاوی شل سەردەمانێک لەسەر ڕووی مەریخ هەبوو. ئەمڕۆ ئاو بە شێوەیەکی سەرەکی وەک سەهۆڵ لە کاپەکانی جەمسەریدا هەیە و دۆزینەوەکانی ئەم دواییەش پێشبینی ڕۆشتنی ئاوی شلەی پچڕ لە وەرزی گەرمادا دەکەن. مەریخ زۆر جار پێی دەوترێت هەسارە سوورەکە، وەک دراوسێکی سەرگەردان وایە لە کۆمەڵەی خۆرەکەماندا. چوارەم هەسارەیە لە خۆرەوە و دەرکەوتنی ژەنگاوی و سوراویەکەی وای لێ دەکات لە ئاسمانی شەودا جیاواز بێت. بیهێنەرە بەرچاوت بیابانێکی زەبەلاح کە بەردی سوور و قاوەیی تێدایە. ڕووی مەریخ بە تۆزی دەوڵەمەند بە ئاسندا پۆشراوە و ئەو ڕەنگە جیاوازەی پێدەبەخشێت. کەمێک لە گۆڕەپانێکی یاری گەورەی بەردین دەچێ کە چاوەڕێی گەڕانە. مەریخ شانازی بە هەندێک تایبەتمەندی سەروترەوە دەکات. بەرزترین شاخی گڕکانەکانی لە کۆمەڵەی خۆری ئێمەدا هەیە. ئۆلیمپیۆس مۆنس وەک شاخێکی زەبەلاح وایە. هەروەها ڤالێس مارینێریسمان هەیە کە کانیونێکە ئەوەندە قوڵە کە دەتوانێت لە لایەکی ئەمریکاوە بۆ لاکەی دیکەی درێژ بێتەوە. مرۆڤ ڕۆبۆتی ناردووە بۆ ئەوەی سەردانی مەریخ بکات و زیاتر باسی بکات. ڕووڤەری کیوریۆستی وەک ڕۆبۆتێکی گەڕان بە مەریخدا دەگەڕێت و لێکۆڵینەوەی لە بەرد و خاک و تەنانەت هەواکەی کردووە. وەک ئەوە وایە هاوڕێکی بچووکی ڕۆبۆت لە مەریخەوە پۆست کارتمان بۆ بنێرێتەوە. مەریخ تەنیا وشک و تۆزاوی نییە، بگرە ئاوی بەست و واتە سەهۆڵیشی هەیە. زانایان پێیان وایە لەوانەیە سەهۆڵێک لەژێر ڕووی مەریخدا خۆی حەشاردا بێت. لەگەڵ ئەوەشدا مەریخ ئەزموونی وەرزەکان دەکات هەر وەک زەوی، بەڵام وەرزەکانی سەر مەریخ درێژترن چونکە ساڵەکانی نزیکەی 2 ئەوەندەی ساڵەکانی ئێمە درێژترە. خەڵکی سەرزەوی خەون بە سەردانکردنی مەریخەوە دەبینن. زانایان زۆر کار دەکەن بۆ ئەوەی بزانن مرۆڤ چۆن دەتوانێت لەوێ بژی و کار بکات. ڕەنگە لە داهاتوودا خەڵکی زەویمان هەبێت کە بەناو دیمەنەکانی مەریخدا بگەڕێن و سڵاو لە دراوسێ سوورەکەمان بکەن. مەریخ هەسارەیەکی وروژێنەرە و بیابانەکانی سوور و گڕکانە بەرزەکان و کانیەنیهێنەکانی تێدایە. لەگەڵ ناردنی هاوڕێ ڕۆبۆتەکەمان بۆ گەڕان، خەونی هەنگاونان بۆ سەر خاکی مەریخ مرۆڤەکان نزیکتر دەکاتەوە. هەتا ئێستا باسی 4 هەسارەمان کرد. ئەم 4 هەسارەیە 4 هەساری بەردینی کۆمەڵەی خۆری ئێمەن، واتە زاوە، ئەتاروت، ڤینۆس، زەوی و مەریخ. پێنجەم هەسارەی نزیک لە کۆمەڵەی خۆر موشتەری واتە ژوپیتێر. ژوپیتێر نزیکترین هەسارەی گازی نزیک لە خۆرە و بە قەبارەی گەورەترین هەسارەی کۆمەڵەی خۆر هەژمار دەکرێت. ئەم هەسارەیە بە زریانە بەهێزەکانیەوە ناسراوە. یەکێک لەو زریانانە لە ڕێی دوورەوە وەکو پەڵەیەکی سوور دیارە. موشتەری گەورەترین هەسارەی کۆمەڵەی خۆرمانە، زەبەلاحێکی گازیە کە بە پلەی یەکەم لە هایدرۆجین و هیلیۆم پێکاتوە. موگناتیزی فراوانی موشتەری
تیشکی چڕ بەرهەم دەهێنێت. هەسارەکە شانازی بە زیاتر لە 8 مانگەوە دەکات. کاریگەری کێشکردنی موشتری لە سەرانسەری کۆمەڵی خۆرماندا هەست پێ دەکەین. موشتری گەورەترین هەسارەی خێزانی گەردوونیمانە، وەک سوپەر هێرۆی کۆمەڵی خۆر وایە. پێنجەمین هەسارە لە خۆرەوە و دوورە. قەبارەکەی ئەوەندە زەبەلاحە کە زیاتر لە 1300 زەوی لە ناویدا جێی دەبێتەوە. ئەگەر لە ڕێی تەلسکۆبەوە سەیری موشتری بکەین، سەرنجی هێڵکاری ڕەنگاوڕەنگ لەسەر ڕووی موشتری دەکەیت. ئەم هێڵانە وەک جلوبەرگی فەتناسی موشتری وان. پەڵەیەکی گەورەی سوور هەیە کە ماوەیەکی زۆرە لەوەیە، جۆرێکە لە نیشانەیەکی لەدایکبوونی زەبەلاح. زاناکان پێی دەڵێن پەڵەی سووری گەورە، کە زریانێکە تەنانەت لە زەوی گەورەترە. موشتری مانگی زۆری هەیە، زیاتر لە 8 مانگ. بیهێنەرە بەرچاوت ئاسمانێک پڕ بێت لە مانگ. گەورەترینیان گانیمیدە، تەنانەت لە هەساری جاوە گەورەترە. ئەم مانگانە وەک هاوڕێی دڵسۆزەکانی موشتریوان هەمیشە بە دەوری زەبەلاحە بەهێزەکەدا دەسوڕێنەوە. موشتری سوپەر موگناتیزیە، بەهێزترین کێڵگەی موگناتیزی لە هەموو هەسارەکاندا هەیە. ئەگەر بتوانی کێڵگە موگناتیزیەکەی ببینین، ئەوە لە بڵقێکی زەبەلاحی نەبینراو دەچێت، بە دەوری هەسارەکەدا و لە بای بۆشایی ئاسمان دەیپارێزێت و هەموو شتێک بەڕێک و پێکی دەهێڵێتەوە. موشتری لە ماوەی نزیکەی 10 کاتژمێردا 1 خولانەوەی تەواو دەکات. بەمەش دەبێتە خێراترین هەسارە لە کۆمەڵی خۆرماندا کە دەخولێتەوە. کەواتە ئەگەر لەسەر موشتری بژیایدایە، ڕۆژەکانت زۆر کورت دەبوون، تەنیا 10 کاتژمێرە بوو. مرۆڤ کەشتی ئاسمانی ناردووە بۆ ئەوەی سەردانی موشتری بکات و نهێنەکانی بزانێت. یەکێک لە سەردانکەرە بەناوبانگەکانی کەشتی ئاسمانی جوونوو بووە کە لێکۆڵینەوەی لە بەرگە هەوای هەسارە و کێڵگە موگناتیزیەکەی کردووە و تەنانەت چەند وێنەیەکی سەرسوڕهێنەریشی گرتووە. ئەم سەردانانە یارمەتیمان دەدەن زیاتر لە سوپەر زەبەلاحەکەی کۆمەڵی خۆرمان تێبگەین. موشتری وەک پاڵەوانی سەر و هەسارەکان وایە، گەورە، بەهێز، خاوەن ستایلێکی تایبەت بەخۆی. هێڵە ڕەنگاو ڕەنگەکانی و پەڵا سوورە زەبەلاحەکەی و مانگە بێشومارەکانی و کێڵگە موگناتیزیە بەهێزەکانی وای لێ دەکات کە زەبەلاحێکی سەرنجڕاکێش بێت لە گەڕەکە ئاسمانێکەماندا. لەگەڵ بەردەوامبوونماندا لە گەڕان بە دوای نهێنەکانی موشتریدا، زیاتر دەربارەی ئەو سەرسوڕهێنەرە باوەڕ پێ نەکراوە دەدۆزینەوە و کە وایان لێ دەکات لە فراوانی بۆشایی ئاسماندا جیاواز بن. شەشەم هەسارەی کۆمەڵی خۆری ئێمە زوحەلە، کە زۆر جار بەهۆی سیستەمی سەرسوڕهێنەری ئەڵقەکانی بە هەسارەی ئەڵقەدار ناو دەبرێت. زوحەل زەبەلاحێکی گازیە، وەک موشتری و کۆمەڵێک تایبەتمەندی سەرنجڕاکێشی هەیە. ئەڵقەکانی زوحەل لە تۆنەلکەی بچووکی بێ ئەژمار پێک هاتوون، لە دانەوێڵەی بچووکەوە تا بەردی گەورە، کە بە پلەی یەکەم لە سەهۆڵ و بەرد دروستکراون. سەرچاوەی وردی ئەڵقەکانی هێشتا بابەتی لێکۆڵینەوەکانە، بەڵام پێی دەچێت پاشماوەی تەنەکان بە قەبارەی مانگ یان پاشماوەی دوورە پەرێزەکان بن کە بەهۆی هێزی کێشکردنی زوحەلەوە گیریان خواردووە. زوحەل دووەم گەورەترین هەسارەیە، تیرەکەی نزیکەی 75,000 میلە، 120,000 کیلۆمەترە. زوحەل سیستەمێکی فراوانی مانگی هەیە، زیاتر لە 8 مانگی ناسراوی بە دەوریدا دەسوڕێنەوە. گەورەترین مانگی ناوی تایتانە کە بەهۆی بەرگەهەوای ئەستووری و دەوڵەمەندی بە نایترۆجینەوە ئەگەری دروستبوونی دەریاچەی میدانیشی لەسەریدا هەیە. زوحەل لەلایەن چەندین کەشتی ئاسمانیەوە سەردانی کراوە، لەوانە پایۆنێر،
11 ڤۆیجەری 1 و 2 کاسینی هێگنز و لەم دوایانەشدا پشکنەری هۆیگن کە لەسەر تایتان نیشتەوە. بە تایبەتی کاسینی لێکۆڵینەوەیەکی بەرفراوانی لەسەر زوحەل و ئەڵقەکانی و مانگەکانی پێشکەش کرد. ئەم کەشتیە ئاسمانیە لە بەرنامەیەکی تایبەتدا باسییان لێوە دەکەین. زوحەل شتێکی گرنگی زانستیە، بە تایبەتی بەهۆی ئەڵقە و سیستەمی مانگە هەمەچەشنەکەیەوە بەردەوام لە بابەتی گەڕان و لێکۆڵینەوە لە بواری زانستی هەسارەکاندا. ئەگەر بتوانی لە نزیک زوحەل بفڕیت، دەبینیت کە شایستەترین کۆمەڵەی ئەڵقەی لەبەردایە. ئەم ئەڵقانە لە سەهۆڵ و بەرد و تۆز دروستکراون و دیمەنێکی درەوشاوە بە دەوری هەسارەکەدا دروست دەکەن. زوحەل وەک سندووقێکی زەڕەنگەری گەردوونیە بیهێنەرە بەرچاوت و ئەڵقەکانیش بە نرخترین گەوهەرەکانین. زوحەل تۆپێکی زەبەلاحی گازیە کە زۆربەیان هایدرۆجین و هیلیۆمن، ڕووبەرێکی ڕقی وەک زەوی نییە. زوحەل مانگی زۆری هەیە، زیاتر لە 8 مانگ. هەندێکیان گەورەن وەک تایتان کە هەوری ئەستور و دەریاچەی میتانی تێدایە. هەندێکی تر بچووکن وەک هاوڕێ بچووکەکانی کە بە دەوری هەسارە زەبەلاحەکەدا سەما دەکەن. ئەم مانگانە نمایشێکی ئاسمانی بە دەوری زوحەلدا دروست دەکەن. زوحەل زۆر حەزی لە خولاندنەوەی خێرایە. لە ماوەی نزیکەی 10 کاتژمێر و نیودا 1 خولاندنەوەی تەواو دەکات. ئەمەش وا دەکات ڕۆژەکانی لە ڕۆژەکانی زەوی ئێمە کورتتر بن. زاناکان کەشتیەکی ئاسمانیان بە ناوی کاسینی نارد بۆ گەڕان بە دوای زوحەل و مانگەکانیدا. کاسینی وێنەی سەرسوڕهێنەری کرد و لێکۆڵینەوەی لە ئەڵقەکانی کرد و تەنانەت پشکنەرێکیشی نارد بۆ ئەوەی لەسەر تایتان بنیشێتەوە. وەک ئەوە وایە فۆتۆگرافێکی گردوونی هەبێت کە جوانی زوحەل لە نزیکەوە بگرێت. هەسارەی حوتەم لە کۆمەڵەی خۆرەکەماندا ئۆرانۆسە کە زەبەلاحێکی ساوڵیە و بە ڕەنگی شین یاخود سەوز جیاوازەکەی دیار دەکەوێت. سێم گەورەترین هەسارەیە و تیرەکەی نزیکەی 50,724 کیلۆمەترە. ئەوەی ئۆرانۆس جیا دەکاتەوە مەیلێکی زۆری ئەکسیاڵیە. ئەمە ژوا دەکات وەک ئەوەی لە لای خۆیەوە بسوڕێتەوە. ئەم مەیلە تایبەتە دەبێتە هۆی گۆڕانکاری وەرزی زۆر کە جەمسەرێک ڕاستەوخۆ ئاماژە بە خۆر دەدات. ئۆرانۆس تووشی خولگەی ناڕێکەکانی ڕۆژ و شەو دەبێت و کەشوهەوایەکی پەر لە مەترسی هەیە. تێکڕای پلەی گەرمی ساردی لە دەوروبەری 224 پلەی سەدی ژێر سفر هەیە. هەروەها ئۆرانۆس شانازی بە سیستەمێکەوە دەکات کە پێک هاتووە لە 13 ئەڵقەی ناسرا و 27 مانگی ناسرا و ئۆرانۆس وەک هەسارەیەک تا ڕادەیەک کەمتر لێکۆڵینەوەی لەسەر کراوە. ڤیوجەری 2 تاکە کەشتی ئاسمانیە کە لە ساڵی 1986 سەردانی کردبێت. ئۆرانۆس کەمێک یاخی بووە کاتێک باس لە خولاندنەوەی دەکرێت. لەبری ئەوەی وەک زۆربەی هەسارەکان ڕاستەوخۆ بۆستێت لە لای خۆیەوە دەسوڕێتەوە. وێنەی تۆپێکی زەبەلاح ببینە بەناو بۆشای ئاسماندا دەسوڕێتەوە و جەمسەرەکانی باکوور و باشووری بەرەولایەکان ئاماژەیان پێکراوە. ئەم مەیلە ناوازەیە کە سایەتی جیاواز بە ئۆرانۆس دەبەخشێت. ئۆرانۆس زەبەلاحێکی سەوڵاویە، زۆربەی لە هایدرۆجین و هلیۆم و سەهۆڵ دروست کراوە. ڕەنگەشینەکەی لە گازەکانی ناو بەرگە هەواکەیەوە سەرچاوە دەگرێت و دیمەنێکی سارد و جوان دروست دەکات. وەکو گەوهرێکی ئارام و بەست و وایە کە لە زەریای گەردووندا هەڵدەفرێت. بە بەراورد لەگەڵ خوشکە زەبەلاحەکانی، ئۆرانۆس مانگ و ئەڵقەی کەمتری هەیە. میوانداری 27 مانگی ناسرا و ئەڵقەی تەنک دەکات.
ئەم مانگ و ئەڵقانە ڕەنگێکی سەرنجڕاکێش دەخەنە سەر ڕووی دەرەوەی سەهۆڵاوی هەسارەکە. کەشتی ئاسمانی ڤیوجەردوو کە لە زەویەوە هاتبوو لە ساڵی 1986 سەردانێکی خێرای بۆ ئۆرانۆس ئەنجامدا. هەندێک وێنەی گرت و زانیاری کۆکردەوە و دۆزینەوەکانی لەگەڵ ئێمەدا بەیەکەوە باس کرد. وەک ئەوە بوو پۆستکارتێکی گردوونی لە گەڕانەوەی ڕۆبۆتە بچووکەکەمانەوە بۆ ئەو زەبەلاحە سەهۆڵاویە بنێرێت. ئۆرانۆس کاتێکی زۆری دەوێت هەتا بە دەوری خۆردا دەسوڕێتەوە، واتە ساڵێک تەواو دەکات. نزیکەی 84 ساڵی زەوی دەوێت تا ساڵێک تەواو بکات. بەهۆی ئەوەوە وەرزەکانی زۆر زیاتر لە وەرزەکانی ئێمە دەمێنێتەوە. هەشتەم هەسارەی کۆمەڵەی خۆرمان نەپتوونە کە زۆرجار بە زەبەلاحی ساوەڵی ناو دەبرێت. لە ڕووی تیرەییەوە چوارەم گەورەترین هەسارەیە و دەکەوێتە دووری خۆرەوە. دەرکەوتنی شینی جیاوازی نێپتون لە ئەنجامی بەرگەهەواکەیەوەیە کە شوێنەوارێکی میتانی تێدایە. کە تیشکی سوور هەڵدەمژێت و ڕەنگی تایبەتمەندی خۆی پێدەبەخشێت. بەرگەهەوای قوڵی هەسارەکە بە زریانی توندوتیژ ناسراوە. لە نێوانیاندا خاڵی تاریکی گەورەی کە هاوشێوەی خاڵی سووری گەورەی موشتەریە. نەپتون لە بەهێزترین باکانی کۆمەڵەی خۆرە و خێرایی بای دەگاتە 2400 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. نەپتون خاوەنی سیستەمێکی ئەڵقەیی دینامیکیە کە بە ئەڵقەی کاڵ و تاریک ناسراوە. سیستەمێکی مانگی هەمە چەشنی هەیە. تریتۆن کە گەورەترین مانگێتی بە تایبەتی سەرنجڕاکێشە چونکە بە ئاراستەی پاشەکشە بە دەوری نەپتوندا دەسوڕێتەوە. ئەمەش ئەوە دەردەخات کە ڕەنگە لە پشتێنەی کوپەریەوە گیرا بێت کە ناوچەیەکی دەرەوەی نێپتونە و چەندین تەنی سەهۆڵاوی تێدایە. نەپتون وەک بابەتێکی گرنگی زانستی زۆر دەمێنێتەوە و لێکۆڵینەوەکانی یارمەتیدەرە بۆ تێگەیشتنمان لە کۆمەڵەی خۆری دەرەوەی نێپتون و دینامیکی هەساری زەبەلاحەکە. نێپتون کە دووترین هەسارەی کۆمەڵەی خۆرمانە وەک ئەو گەڕانە نهێنەیەی قوڵایی دەریایە بەهێمنی لە فراوانی بۆشایی ئاسماندا دەسوڕێتەوە. هەشتەمین و کۆتا هەسارەیە لە خۆرەوە جوانیەکانی بەنهێنی ماونەتەوە و چاوەڕێی ئاشکراکردنی دەکەن. هاوڕێیان ئێمە ئێستا ئاشنا بووین بەوەی کۆمەڵەی خۆرەکەمان 8 هەسارەی هەیە. بێگومان لەوانێت زۆرینەی زۆرمان ئەوە بزانین بەڵام بێگومان کۆمەڵێکی شەیە کە ئەم زانیاریان نییە. ئەستێرەکانی یاخود هەسارەکانی کۆمەڵی خۆری ئێمە 8 هەسارن: عەتارود، ڤینۆس، زەوی، مەریخ، موشتەری، زوحەل، ئۆرانۆس، نیپتۆن. باسی یەکە بەیەکە هەموویمان کرد بە کورتی تەنیا بۆ ئەوەی کە بزانین ئەستێرەکان لە چی پێکاتون، چۆنی ژیان چۆنە لە سەریان یاخود شەو ڕۆژ چۆنە لە لای ئەوان. بە کورتی باسی یەکە بەیەکە هەسارەکانمان کرد. بێگومان لە داهاتووە زۆر بەوردی لەسەر هەسارەکان ئەڕۆین و یەکە بەیەکە باسییانەکەین. بەڵام من پێم خۆش بوو لێرەیە بپرسم ئایا ئێوە کام هەسارەیە زۆر سەرنجی ڕاکێشان، کام هەسارەیە بەلاتانەوە زۆر تایبەت بوو؟ پێم خۆشە ڕای ئێوە وەرگرم، بەڵام ئەگەر ئێوە ئەتانوێت ڕای من وەرگرن بەڕاستی من هەسارەی عەتارودم بەلاوە زۆر تایبەت بوو. یەکەم هەسارە لە خۆرەوە کە زۆر تایبەت بوو لەلام ئەویش لەبەر ئەوەی بە ڕۆژدا گەرمیەکەی ئەگاتە 430 پلەی گەرمی، کەواتە گەرمیەکەی ئەوەنە زۆرە با بڵێن بەقەدر گەرمی فڕنێک وایە کەواتە ئێمە ناتوانین با بڵێن وەک ئەوەی چۆن ئێمە ئەچینە سەر مانگ ناتوانین سەردانی ئەو هەسارانە بکەین چونکە بەڕاستی زۆر زۆر گەرمن و بە شەویشدا زۆر زۆر سارد دەبێتەوە ئەگاتە 180 پلەی سەدی ژێر سفر. ئەمە زۆر سەرنجڕاکێش بوو بەڕاستی بۆ من کە هەسارێکی بەو شێوەیە ئەوەنە سارد بێتەوە. بەڵام جیاوازەکەشی با ئەوەش بڵێن کە
جیاوازەکەی زۆر زۆرە وەکو زەوی خۆمان لە ماوەی 24 کاتژمێرە سوورەکەی تاو ناکا بە دەوری خۆیدا ئەتاروت ئەتوانم بڵێم لە ماوەی 59 ڕۆژدا یەک شەو ڕۆژ دروست ئەکات کەواتە 59 ڕۆژی زەوی ئێمە 59 ڕۆژی ئێمە یەک خولانەوەی تاو ئەکا بە دەوری خۆیدا یعنی شەو ڕۆژێک بە 59 ڕۆژ دروست ئەبێ کەواتە کاتێکی زۆری ئەوەیە کە ئەم هەسارێ بە دەوری خۆیدا بخولێتەوە بەڵام سەیرەکە لەوەیە 88 ڕۆژی ئەوێت تاکو ساڵێک تەواو بکە جیاوازەیەکی زۆری نییە لە بینی ساڵێک و لە بینی ڕۆژێکە تەنیا 59 ڕۆژ بۆ تاوکردنی یەک ڕۆژ 88 ڕۆژ بۆ تاوکردنی یەک ساڵ ئەمە زۆر سەرنجڕاکێش بوو بۆ من اینجا پێم خۆشە بزانم چ شتێک زۆر سەرنجی ئێوەی ڕاکێشە ئێوەش پێم بڵێن ئەو شتانی کە سەرنجی ڕاکێشاون چییە ئەتوانین لە کۆمنتا بۆم بنووسن بەڵێ هاوڕێیانێکێکی تر لەو هەسارانەی کە زۆر سەرنجی ڕاکێشام زوحەلە بیرکەرەوە کە ئێمە لەسەر هەسارێکین تەنیا یەک مانگمان هەیە بەڵام بێت و ئەگەر لەسەر هەساری زوحەل بژێنایە ئێمە 8 مانگمانە بوو بیرکەرەوە شەوانە جگە لەو هەموو ئەستێرە جوانانەی کە بە ئاسمانی ئێمەوەیە جگە لەوانە ئێمە 8 مانگیشمان هەبێ هەروەک ئەو ماگانێک ئەو تەنیا مانگی کە ئێمە هەمانە جگەلەوە 8 مانگمان هەبێت بەڕاستی زۆر سەرنجڕاکێشە زۆر نایە بە هەر مانگی بە چۆن بڵین گەورەیەک هەرمانگەی بە شێوەیەک زۆر سەرنجڕاکێشە ئەگەر بیرکەیتەوە هەموو کات مانگەکە خڕنیە هەنێک کات مانگە لایەکی دیارە جا تۆ بیرلەوە کەرە تۆ لەسەر هەساری زوحەلی و 8 مانگ بە ئاسمانی تۆیە زۆر جوانە بەڕاستی زۆر جوانە و هەروەها ڕۆژ لەسەر زوحەل زۆر کورتە ڕۆژی ئێمە 24 کاتژمێرە ڕۆژ لەسەر زوحەل 10 کاتژمێرە کەواتە ڕۆژەکە و زۆر کورتە زۆر کورتە ڕۆژەکەمان کەواتە لە ماوەی 10 کاتژمێرە یەک ڕۆژ تەواو بێ واتە شەو ڕۆژێک تەواو بێ ئەمەش زۆر سەرنجڕاکێش بوو من وەکو پێم وتن ئەگەر ئێوەش یەکێک لەو هەسارانە سەرنجی ڕاکێشان بۆم بنووسن لە کۆمنت چونکە بەڕاستی ناوازەیە و بێگومان ئێمە لە ئایندە زۆر بە وردی باز لەم هەسارانە ئەکەین چونکە بەڕاستی باسکردنیان و زیاتر قوڵبوونەوە لە ناو هەسارەکانە پێشێکی تایبەتی هەیە هیوادارم بەرنامەکەتان بەدڵ ببێ هیوادارم بتوانین سوودێکی بچووک بە ئێوەی خۆشەویست بگەێنین